ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. أفرمي زياديكش بو خود ورقرة نافلة عليك نا لسرد بي نافلة لك بو خود زيادي بو خود ورقرة لتيا لشوا يعني چي باش شونيج هبي بشكيك إلا شونيج هبي قم الليل إلا قليلا كمك نبي خريكي عباداتي خود قرآن خويندنا نوێژکردنە لاڵانەوە و پاڕانەوە و نزاکردنە بیرکردنەوەی لە دەسەڵاتی خوا لە بوونەوەرەکانی خودا بیرکردنەوەی لە میهرەبانی و گەورەیی و دادپەروەری خودا ئەمانە هەمووی عیبادەن تەسبیحاتە تەمجیداتە ذیکر و تەهلیلەیە ئەمانە هەر هەمووی با پشکت هەبێ لە شەودا با پشکت هەبێ لە شەودا بۆیە فەرمێ عسى أن يبعثك ربك مقاما محمودا بەڵکو پەروەردگاری تۆ پلەپایەکی سوپاس کرا و سوپاس گوزارە پێ خەڵات کرێ. ئەمە سەیریکەن عسایانی بەڵکو ئەکرێ ئەو شەڕوو بدا ئەکرێ ڕوونەدا بۆ نمونە ئەڵێ بخوێنە بەڵکو دەربچیت بەڵکو دەربچی جاری وایە خوێنە و دەرناچێت بەڵام هەر کاتێ کەسێکی گەورە بۆ ئیشی خۆی بەڵکو بەکاربێنێ ئەبێتە وعد لەسەری باوکێک ئەڵێ چی بە ڕۆڵەکەی ڕۆڵێک گیان بخوێنە گەردەرچووی بەڵکو سارێکە بۆ بکڕم خۆمە بەڵکوی بەکارێناوە بەڵام بوو بە وعد لەسەری بوو بە وعد لەسەر بێ سارێکی بۆ بکڕێ ئەبێ سارێکی بۆ بکڕێ خودای گەورەش بدون تەشبیه کاتێ فەرمێ تۆ هەستە شەو نوێژ بکە نوێژەکانی خۆت بە جوانترین شێوە ئەنجام بدە بەڵکو پەروەردگارە پلەپایەکی باڵای سوپاس کرا و پێ خەڵاتکە وعدە لەسەر خوا ئەبێ بێنێتە دی ئەمە تایبەتە بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام مەقامی مەحموود چی زۆربەی زانەکان ئەفەرمون چی مەقامی مەحموود شەفاعەتە و شەفاعەتی کە هەرچی پێغەمبەرە ئەفەرمێ نەفسی نەفسی نا بیلە خۆی ئەکاتەوە ئەچن لای پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەنا لەها من بۆ ئەو کاتەم ئامادەکراوم باشە من بۆ ئەم کاتە ئامادەکراوم تکای گەورەی هەیە ئەو کاتە سوژدە ئەبات و خودای گەورە پێ فەرمێی محەممەد سەر بەرز کەرەوە چی داوا ئەکەی جێبەجێ ئەکرێ وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا بەڵام حەقیقەت شەفاعەت بەشێکە لە مەقامی مەحموود مەقامی مەحموود لە شەفاعەت گەورەترە مەقامی مەحموود لە شەفاعەت گەورەترە بۆیە ئەرکی سەرشانی گشت موسڵمانانە لە کاتی ئیقامەتە داوا بکەن پەروەردگار مەقامی مەحموود خەڵاتی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە خەڵاتیەکە بەڵام ئەوە بۆ ئەوەی ئێمەش پشکێک وەرگرین لەو مەقام مەحموودە ئێمەش پاداشی ئەو دوعا و نزا و پاڕانە وەرگرین خەڵکی زۆر گەورەی ئازەکانم مەقامی مەحموود تۆش لە ڕێگەی شەو نوێژ و عیبادەتی خۆتەوە پشکێک لە مەقامی مەحموود وەرەگری پشکێک لە مەقامی مەحموود وەرەگری پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لێکرا چ نوێژێ باشترین نوێژە فەرمووی دوای فەرزەکان شەو نوێژ لە هەموو نوێژە باشترە پیرۆزترە گوێبگرن لە قورئانە چۆن باسی شەو نوێژمان بۆکە خوای گەورە باسی بەندە پاکەکان و چاکەکانی خۆیەکە فەرمێ کانوا قەلیلا من اللەیل ما یهجعون وبالأسحار هم یستغفرون کەمێک لە خەو کەمێک لە شەوە خەوتن شەویان بە عیبادەت ئەبەردەسەر لە کاتی سەحەریشە ئیستیغفاریان ئەکرد لاڵانەوە و پاڕانەوە ئیبراهیم کوڕی ئەدهەم باسی ئەومان بۆکە کە خەڵکێک لە یەکەن ئەڵێن بۆچی هەوڵەدەین شەو نوێژ بکەین بەڵام ناتوانین هەڵناسین ئیبراهیم کوڕی ئەدەمە فەرمێکی لا تعصه في النهار وهو يقيمك في الليل ئەفەرمێ لە ڕۆژە بیگوێی مەکە شەو خوای گەورە خۆی هەڵتەسێنێ بۆ ئەفەرمێ لأن قيامك في الليل شرف عظيم هەڵسانت بۆ شەو نوێژکردن و عیبادەت شەرەفێکی گەورەیە ولا ينال ذلك الشرف العظيم عاصٍ کەسی گوناهگار
کەسی گوناهبار ئەو شەرفە گەورە بەدەست نایێنێ مەگەر تەوبەی کرد کە تەوبە ئەکا ئەو شەرفە بەدەستێنێ ئەو شەرفە بەدەستێنێ. لایەتێکی دیکە خوای گەورە باسی ئەومان بۆ ئەکا دوو کار هەیە بڕوادارن ئەنجامیدەن پاداشەکەی هیچ بوونەوەرێک نایزانێ. پاداشەکەی هیچ بوونەوەرێک نایزانێ، حتا جوبرەئیش نازانێ پاداشی چییە، هیچ فریشتێک هیچ پێغەمبەرێکیش نازانێ، پێغەمبەری خۆشمان نازانێ پاداشتی ئەو کردەوە دوو کردەوە چییە. کردەوەیەکیان چییە؟ شەونێشکردنە. کردووی دووەمیان چییە؟ خێرکردنە. خێرکردن شەونێشکردن. شەونێشکردن دڵی خۆت پاکەکەیتەوە، سوودی بۆ خۆت هەیە. خێرکردن سوودی بۆ بەندەکانی خوا هەیە کە دڵت پاک کردەوە بەندەی خوات خۆشەوە یارمەتیان نەدەی. باشە بۆیە فەرمێکی دوای باسکردنی ئەو دوو کردەوە زۆر گەورە و گرانە ئەفەرمێکی فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين. الله أكبر. هیچ نفسێک نازانێ چیان بۆ دانراوە کە چاویان پێ بگەشێنرێتەوە. یا رەبی خوای وامان لێ بکەی ببینە ئەهلی نوێش عاشقان تا مەزرووی شەوانن، عاشقی دنیا و عاشقی ئاخرەت. ئەو کەسانەی کە عاشقن لە دنیادا کاتێ موعیدێکیانێ موعیدەکە ئەخنەکەی ئەخەنە شەو، کاتێ موعیدێکیانێ ئەزانن ئەو کاتە خەڵک نووسووە اینجا مەستورن لە شەودا، بۆیە هەمیشە